ناوەندی هەڵبژاردننی حەولانی ناڕازی لە ئەنجامی هەڵبژارنەکان لە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری لە شاری سلێمانی کۆبوونەوە و داوای هەڵوەشانەوەی ئەنجامی هەڵبژارنەکان دەکەن. هەروەها داوا دەکەن هەڵبژارنەکان دووبارە بکرێتەوە و سندوقی ئەلکترۆنیک کە سەرچاوی ساختەکاریە لا ببرێت و سندوقی ئاسایی بەکاربهێنرێت. داواکەین ئەم سیستیمی هەڵبژاردننی ئەلکترۆنیە گۆڕانکاری تیا بکرێ بە جۆرێک کە جیازی پیکۆس کە لەسەر سندوقە بێدانن لا ببرێ و دەنگدەری هەرێمی کوردستان بەدەستی کارتەکەی بخاتە ناو سندوقەکەەوە ئیجراعاتەکانی پێشووی سندوقی سیستەمی تەحەقوق ئەوە بکرێ بەڵام لە کۆتایە نەکرێ. بۆیە بەمەش دڵنیایی کۆمسیۆن دڵنیایی بدا بە دەنگدەرانی هەرێمی کوردستان دەنگەکەی نافۆتەوە ئەو دەنگەی خاتە سندوق ئەو دەنگەیە کە ئەو داوێتیەوە بە هیچ جۆرە گۆڕانکاری بەسەرا نایەت. خاڵێکی ترێمە داواکارین لە دەستەی دادوەری هەڵبژاردنەکان بە فەرمی ئەم هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانە هەڵبوەشێنێتەوە و ئەنجامەکانی پەسەند نەکات و دووبارە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێتەوە. لایەنە ناڕازیەکان کۆکن لەسەر ئەوەی ساختەکاری کراوە و سکاڵاشیان تۆمار کردووە. داوای لێپێچینەوەش دەکەن لە سەرجەم ئەو کەسولانانەی لەم بابەتە تێوەگلاون. چی ئەمەوەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان چی لەوانەیە بۆ دەستگاکانی هەڵبژاردنەکانی لایەنەکانی ئەوە بڕیارێکی سیاسیە. ئەوە تایبەتە بە بڕیارێکی سیاسی، بەڵام هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕوونە کە بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان ناکرد. پێم وتی ئەمە دەستپێکی کاری ئێمەیە. پێمان وایە ساختەکاری کراوە، دەنگی دەنگدەرەکانمان براوە و ئێمە گومانمان هەیە لەم پرۆسە سیاسیە بەگشتی و تەنانەت داوامان کردووە کە نەتیجەی ئەم هەڵبژاردنە داوامان لە هەیئەی قەزایی کردووە کە ئەم هەڵبژاردنە نەتیجەکانی قبول نەکرێ و هەڵبوەشێنرێتەوە هەڵبژاردنێکی تر بکرێ. بۆ قۆناغی داهاتوو دوای ئەوەی کە دادگا وەڵامی داینەوە بە دڵنیاییەوە ئێمەش هەڵوێستی خۆمان ڕائەگەیەنین و ڕوونکردنەوەی زیاتر ئەدەین. لایەنە ناڕازیەکان کە پێکهاتوون لە کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی، ڕەوتی هەڵوێست، بەرەیگەل، بزوتنەوەی گۆڕان، بزوتنەوەی ئیسلامی، بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی جەخت لە بوونی ساختەکاری و بەردەوامی هەوڵەکانیان بۆ گەڕانەوەی دەنگی دەنگدەرەکانیان دەکەنەوە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.